هەرێمی کوردستان چ ڕێوشوێنێک بگرێتە بەر بۆ ئەوەی بارودۆخی کەرکووک و خورمات و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ئاسایی ببنەوە. بەس یان هەمیە مهمترە ئەوە دەبی کورد یەکگرتی بی یەک دەست بیت بەسە هەموو دژمنێت کووردا یەک دەستن یەک دەنگن هەموو مشکلت خۆی دەنە لایەکی بەس فی سەبیل کورد نەگەتە چا هەدەفێکی دەبی کوردیش بالمقابل تبقى جنا وبقناعة دبي يقبل با حزب سياسي هبن بس بلا يقدم بيت تجي دشمنت ما تجارك هذه يعمل الظلمي وفي بالناس تيرزقان اگر نگریانا کرکی سر حریم کردستانی اگری خیانت آن پیدا کنه خیانت ناف ملت کردا همین دونه اگر و پالدر به هندی کو جارکادی نفگرده و ادم نمانا وی خیانت و وینا کوکیه نابینا لاینت کردستانی دا گریانا کرکی و توس خرماتو شیوهی که آسایی دیگریت و سنور حریم کردستانی و جارکادی پشمرگی می خارمان دزورت جهت خویت آسایی یگریزی هۆی سەرکەوتنی هەر گەڵێکە کەوا لە ژیاندا سەرکەوتو بیتن بۆیە ئێمە وەکو مامۆستانی جامیعە داوا دەکەین کەوا نێوماڵی کورد یەک بگرێتەوە هێزە سیاسەکان یەک بگرن و بۆ ئەوی بتوانین بەسەر ئەو گیر و گرفتانەی ئەو نەهەمەتیانەی کەوا بەسەر هەرێمی کوردستان داهاتووە تێپەڕین و سەر بکەوین بگەڕێتەوە دۆخی جارانی خۆی. پێویستمان بە دیالۆگە لەم کاتەدا کەوا لە نێوان هەردوو هێزەکانی هەرێمی کوردستان و هێزە عێراقیەکانە و بۆ ئەوەی بۆ گەڕاندنەوەی ئەو ناوچانە و دیسان بگەڕێنەوە ژێر خاکی ژێر سایەی حکومەتی هەرێمی کوردستان.